زۆر سپاس سەرەتا سڵاو لەبێ دکتۆرەگیان. سەرەتا زۆرم پێ خۆش بوو کە بابەتی ئەم جارەی بەرنامەکەت لەسەر شۆفێری بوو، وەک بڵێ دەمێکە زۆر دەردە دڵم هەیە و بەڵام نەمەزانی چۆن بیکەم. ڕاستەکی لەناو ڕەفیقەکانمانە دەیمەن ئەمان کرد و دەردە دڵمان ئەکرد، بەڵام زیاتر ئەوم لا مەبەست بوو کە بگا بە خەڵک، بگا بەوەی کە پیاوەکانیش بە هەمان شێوە ببین و بزانن کە ئێمە چەندێک بێزارین، چەندێک تووشی کێشە ئەبین و تۆزێک بەخۆیان نابچنەوە. دکتۆرە من کچێکم 21 ساڵە تەمەنم، خوێندکاری زانکۆم. باوکم سیاری خۆمی بۆ کڕیوەم بۆی کە هاتوچۆی پێ بکەم، بۆ ئەوی کە کێشە و مەشاکیلم توش نەبێ بۆ هاتوچۆ، بۆ ئەوەی کە پێداویستەکانی خۆمی پێ بەڕێوەبەرم و ئەلحەمدولیلا سیقەیەکی زۆریان پێمە. بەڵام ئەوەی کەلەی من ناخۆشە ئەوەیە لەسەر جادۆبان تووشی زۆر کێشە ئەبم. یعنی منوە بیر ئەکەمەوە، من وەکو شۆفێرێکی ئافرەت بە حەق و مافی خۆمی ئەزانم کە کات و ژانی خۆم بەسەر بەرم کەی بمێ بڕۆمە دەرەوە، ناڵم شەوان درنگ سەعات 12 شەو، بەڵام زۆر جار پێویستە بەوەیە بڕۆیتە دەرەوە. زۆر جار حەزەکەم کێمەوە لە جامعە، حەزەکەم ئێوارەکی بڕۆمە دەرەوە لەگەڵ هاوڕێیەکەم، یاخود بۆ نان خواردنێک بێ، یان بۆ سەردانێک بێ، یان بۆ شتکرینێک بێ، یان بۆ مۆڵێک بێ بڕۆم. بەڵام ئەوەی کە ناخۆشە لەسەر جادە زۆر تووشی خەڵکی خراپ ئەبم و ئەمەوێ ئێستا هەنێک لەو نمونانە بۆ تۆ باسکەم. یەکێک لەو شەوانە کە ناخۆشترین و ترسناکترین شەوی ژیانم بوو، شەوێکیان لەگەڵ هاوڕێکەمە لە نان خواردن ئەگەڕینەوە، کاتژمێر 8 بوو، ئەوە نەبڵم زۆر درەنگ بوو. کاتێک هاتینەوە سیاری 2 گەنجی تیا بوو، 2 گەنج لە ڕێگەزی بەرامبەر، دەستیان ئەشکانەوە بەسەرمانە، خەیانە کردەوە، هێواشان ئەکردەوە. نەم ئەزانی ئەم دوانە چیان ئەوێ لێمان، نەمەزانی کێن، نەمەزانی ئەسڵن سەرخۆشن یان سەرخۆش نین. بەو کاتەش ئێوارەش بوو، زوو بوو، لە پڕخاویانە کردەوە، جامیاندا ئەوە تۆزە لەویا بۆستە با 2 قسەکەین، بۆچی ناوەستی؟ یان بڕۆ با بڕین بۆ سەرچنار، بڕۆ با بڕین بۆ ئەوێ، تۆ پێشمانکەوەی ئێمە دواتەکەوین. ئیتر قسەی لەم شێوازە. ئێمەش زۆر ترساین، چونکە زۆر هەستێکی ناخۆش بوو لەبەرەوەی ڕاستە جادە ئەوەنەش چۆڵ نەبوو، بەڵام کاتێک دووسیارە دواتەکەوی کیلۆ دەقایە فریاتەکەوێ کەس ئەچین بۆ هەر شوێنێک بە دوامانەوە بوون. بەقەدەر هەموو دنیا ئەترساین، نەمەزانی چۆن خۆم ڕزگارکەم، نەمەزانی چۆن بگەمەوە بۆ ماڵەوە. کاتێکیش ئەموت با بڕۆمەوە بۆ ماڵەوە، بەڵام ئیخۆ ئەوان هەر بە دوامەوە، ئەو کاتە ماڵیشمان ئەزانن، ئەی من بڕۆمە بەردەم ماڵەوە چی بکەم؟ ئەی بشورەی باش ئەگەر ماڵەوە بیانزانیا چ کێشەیەکە بوو. ماڵەوە سیقیان پێمە، بەڵام ئەوەی ناخۆشە من حەز ناکەم کاتێک بزانن کچەکەیان تووشی ئەم مەترسیانە ئەبێتەوە لە دەرەوە، بە وجدانێکی ناڕەحەتەوە من بنێرنە دەرەوە، بڵێن تۆ بڵێ ئەم جاریان چی بەسەر بێت، تۆ بڵێ ئەم جارە نامێ دڵیان لام بێت. من بەقەدەر هەموو دنیا سیقم بەخۆمە حەز ئەەکەم بڕۆم و لە خۆشم دڵنیام کە تووشی کێشە نابم، بەڵام کێشەی خەڵکە بۆم دروست ئەکا. حەز ناکەم ماڵەوە بەوە نامرتاح بن، بەوە دڵیان بکێتە خەتەرەوە کاتێک من حتا بڕۆم بۆ جامعە ئەو بێشمەوە. بەجددی من پێویستم بەوەیە، لەبەرەوەی من کچێکم ڕاستە باوکم هەیە، 3 برام هەیە، زۆر سیقیان پێمە، ئەزانم بۆ کێ ئەڕۆم، خۆش مەزانم بۆ کێ ئەڕۆم و لە کەی ئەڕۆم. بەڵام ئەوەیە مەسەلەکە، بەهۆی ئەوەی کە من تاقانەم، خوشکیترم نییە و دایکیشم تا بڵێ دەوام و ئیشوکاریان هەیە، زۆربەی مەسئولیەتی ماڵەوە لەسەر خۆمە. جاری وهەیە خۆم خواردن دروستەکەم بۆ براکانم، خۆم پێداویستێکمان هەبێ ئەیکڕم، پێویستم بۆیە بڕۆمە دەرەوە، پێویستم بۆی بڕۆم جاریا خواردن بکڕم بۆیان. ڕاستە دوانیان لە خۆم گەورەترە، 24 ساڵە 26 ساڵە، بەڵام دانیکان لە خۆم ناوترە 10 ساڵە. جاری وهەیە پێویستی بەوە بێش بیبەمە دەرەوە بۆ شوێنێک. بۆیە زۆر ناخۆشە بەجددی ئەم شتانە کە توشمە بوون و تا ئێستش لەبەر ئەوەیە ئەو قەزیانم بۆ ماڵەوە باز نەکردو، بۆی زۆر دڵیان نەکرێتە خەتەرەوە بەسەر هەموو ناڕەحەتی و کێشەکان و مەشاکیل و مەشغوڵەتی خۆیان و خەیاڵیان لای منیش بێ کە ئاخۆ کچەکەمان تووشی چی ئەبێت. بۆیە حەز ناکەم ئەوە دروست بێ. یەکێکی تر لەو بەس تۆ ئەگەر ئەم شتانە هەر لای ماڵەوە باس بکەیت، یعنی وەبزانام شتێکی وانە کە بڵێ ئیتر زۆر قەلەقە بن، باوان ئاگادار بن، یعنی دایما ڕازگۆ بە لەگەڵ ماڵی خۆتانە. تووشی هەر شتێکە بی ئەسڵەن لای دایکت باسیکەی، لای باوکت باسیکەی، لانە ڕنماییەکی زۆر باشی شت بکەن، ئەوان دڵسۆزن بۆ تۆ، زۆر دڵسۆزن. ڕاستە متمانیان بە تۆی، تر ئەمە ئەوە ناگەێنێ کە تۆ بڵیتر من هەموو شتێکیان لێ ئەشارمەوە بۆ ئەوەی لەبەر خاتری ئەوەی کێشیان بۆ دروست نەبێنە بە پێچەوانەوە. قەت ئەم شتانە لە ماڵە باوکت مەشارەرەوە، یعنی تۆ بۆ نمونە کەسێ ڕێگەت پێگرێ، کەسێ ئیزعاج شتەکە، کەسێ قسەت پێڵێ، کەسێ ئەم شتانە طبیعین ئەبێت ڕۆژانە کە ئەڕۆنەوە بۆ ماڵەوە لەسەر سفرێ کۆ بنەوە پێکەوە دانیشتنەوە، هەرێکەتان بەسەرهاتی خۆی بگێڕێتەوە، ئەمڕۆ چین بەسەرهات، ئەمڕۆ چی بوو چی نەبوو، ئەمانە هەر بە گفتوگۆ هەبێ لەناو خێزانە. کاتێک کە گفتوگۆ هەیە لەناو خێزانە، تۆ
زۆر جار دەردەڵی خۆمان لەناو خێزانە بیکەین باشترە تا بچیندا شوێنێک یا لای هاوڕێک باسی بکەی ئەوش لەوانێ ئێستا تۆ لەوانێ لای هاوڕێکت کە پێشتروتت لای هاوڕەکانم باسیەکەم لانی هاوڕەکەت بە شێوازی ئامۆژگاریت بکە بڵێ تۆ ژوابە لەگەڵی کوڕێک پێشپێشێنت لەگەڵاکات تۆش لەگەڵی پێشکەوتن بکە کوڕەکە لەوەرە با بچین بۆ فلانشن تۆش ئەهان لەوە چێت بە شێوازێکی تر ئامۆژگاری تۆ بکە بەڵام نە تۆگەر باوکت ئاگادار بێ بەمانە دایکت ئاگادار بێ ماتم متمانەیان بە تۆی خۆ هیچ مشکلێ دروست نابێ بە پێچوانە و لەوانێ زۆر ڕێنمایی جوانی شت بکەن زۆرشتی باشی شت پێ بڵن ئەمە کێک لەو شتانە بەڵێ بەردەوام بە بۆی زیاتر خۆشم حەز ناکەم یعنی هەر لە مناڵیەوە دایکم وا فێری کردوم هیچ شتێکی لێ نەشارمەوە بەسیترین شت هەبوو حەزمە کرد باسی کەم بەڵام وەکو وتم هەندێک جار ئەترسم لەوەی کە بۆ نمونە لەمە دووە زیاتر حەزەرکە بمێ بڕۆمە دەرەوە بڵێ چ پێویستەکات تۆ ئێستا بڕۆیتە دەرەوە لە کاتێکا شتێکی زەرور نییە یعنی ئێمەش ئینسانین جاری وا هەیە بێتاقەت ئەبین جاری وا هەیە پێویستم بۆیە بڕۆمە دەرەوە جەبە ئێمە لەمەوە دەست پێ بکەین کاتێکە تۆ ئێستا دەڵی دایکم زۆر جار پێم مەڵێ دەڵێ چ زەرورە بچیتە دەرەوە جا ئەمە خەڵکی زۆر گرنگە یعنی تۆ ئەبێ پەیڕۆ پرۆگرامێکت هەبێ بۆ ژیانی خۆت هەنی بەپی پرۆگرامێ بڕۆی ئەی ناکرێ بڵێ هەر بێزار بووم یەڵا سیارە ئەبەمە دەرەوە ئەڕۆمە دەرەوە لەگەڵ هاوڕێکمە لەگەڵ ئەمە لەگەڵەوە سیارە نیعمەتێکی خوای گەورەیە کە بەدەستەوەیە ئەو متمانەی دایک و باوکیشت کە هەیەە بە تۆ ئەمەش نیعمەتێکی ترە کە تۆ بەدەستت هێناوە باشە بەڵام ئەم نیعمەتانە بێ پارێزگاریان لێ بکەین ڕاستە سیارەت پێە شۆفێرێکی باشی بەڵام لەگەڵ ئەوەشە نابێت کات بە فێڕۆبەی ینی ئەم نیعمەتانە بۆ کات بە فێڕۆیان نییە کەواتە تۆ ئەبێ بە پێی ضروریات بە پێی ئیشوکاری خۆت بە پێی ئەوەی ئایا لە ئەمە لە پرۆگرام تا هەیە لە بەرنامە تا هەیە ئەمە بکەی کەواتە سەر لە نێتۆ بێ بەرنمەیەک بۆ ژیانی خۆت دابنێتەوە واز لە کات بە فێڕۆیان بە چکە بەڕاستی ئەگەر ئێمە بەچەندها ئیشمانەوە بێت هەر بێت تااقەت بووینە الله بە سیارەکە بڕۆینە دەرەوە جێک بگۆڕینە توانی لە ماڵیشە خودوار ڕابێنی خۆشترین جەوت هەبێ لە ماڵەوە مرجنیە جێ گۆڕین تەنها لە دەرەوە بێت مرجێت جێ گۆڕین تەنها لەوەی بێت کە تۆ بچیتە کافتریایە بچی بۆ پارکێک بچیتە دەرەوە ناتوانانی هە لە ناو ماڵەکەی خۆتانە لە ماڵی خۆتانە جێوێکی خۆش وەرگری کورە کتێب بخێنەرەوە جاری وهەیە یعنی تۆ کتێبێک بکڕە دانیشە بیخوێنەرەوە ئەسڵن ئەوەی شت فێرە بی لەو کتێب خوێندنەوەیە زۆر جار لە چوونە دەرەوە ئەوە نەشت فێر نابی جا لەبەرەوە تۆ پێویستیت بەوەیە سەر لە نوێ پرۆگرامێکی باش بۆ ژیانی خۆت دابنی کاتەکانت ڕێک بخەی گرنگی بە لایانی خوێندنەوەی خۆت بی ئەی دوایەوە تۆ تەلەبەی زانکۆشی ئەی سعید هەیە امتحاناتت هەیە کەواتە ئەبێ ئەمانش ڕێکخەیتەوە لە ژیانی خۆتە بەڵێ ڕاستەکەی دکتۆرەگیان منیش ئەو شتانی کەوتت هەنێکی ئەکام و هەنێکی تریشی بێگومان زۆر سپاس بۆ ئامۆژگارێکات ئەی خەمە پلانەکان مۆکە بیکەم بەڵام حەزم کرد ئەوەیش بڵێم کاتێک جاری وهەیە ئینسان زۆر مەشغوڵە بێ زۆر مشکی ماندوو ئەبێت پێویستی بۆیە قسە لەگەڵ هاوڕێیەکیا بکات پێویستی بۆیە بچێت هەوایەک هەڵمژە جاری وهەیە لە جێی ماڵەکی خۆتا خەریکە ئەخینکەی جاری وهەیە پێویستت بۆیە بڕۆی بۆ نە تەلەفۆنێکەکەم بۆ هاوڕێکم ئەوەم بە دواتەوە بچین قاوای بخۆینەوە هەر لەناو سیارەکەشا دانابەزین دوو قسە بکەین هەوایەکی پاک هەڵمژین یعنی پێم خۆشە جاری وهەیە هەرچەندە منم شتانەش زۆر کەم ئەەکەم و لەبەر ئەوەشە کە کەم ئەیکەم بۆیە ماڵەوەم زۆر سیقایان پێمە چکە ئەزانن لە حەدی پێویست ناڕۆمە دەرەوە و لە کاتێک کە بۆم دیاری کراوە لە دوای بۆ مەسەعاتەوە ناگەڕێمەوە بۆ ماڵەوە بەو دەرەجەیە بەڵام یەکێکی تر لەو شەوانی کە بەسەرما هات یەکێکی تر لەو کێشانە ئەوە ڕۆژێکیان هاوڕێکم نەخۆش بۆ چوم بۆ ماڵیان دەستەردانی ئەو بووم کاتێک گەڕامەوە بۆ ماڵەوە سیارێکم بینی لە ئاوێنەکە و زۆر بەخێرایی ئاو بەڵام تەسەوەری ئەوم ناکرد بێت خۆیم لێبا کە نزیک بۆ بەخێرایەکی زۆر خۆی پیاکێشان لایەکی سیارەکەمی برد لایەکی سیارەکەمی برد و دابەزی منیش نەمەوێرا دابەزم لەو دەقەیە لە ترسەوەی نازام ئەمە کێ نازام ئەمە سەرخۆشە چییە بەسەرعی هاتۆ بەلامە دابەزی 2000 قسەی ناخۆش و نەشرینی پێوتم یعنی هەر سڕ بووم لەو دەقەیە نەمەزانی بەڵام چی کاتێک خەڵکیش ئاهاتن بە شەرتێک ئەو مخالف بوو خەتای ئەویش بوو کە خەڵک لەوە ناخۆشتر ئەو بوو کە ئاهاتن بەلامانە تێپەڕین سەرێکی منیانە کران شۆفێری ژن باشە تۆ کە ماڵە و ئەزانن سایقی نازانی بۆچی سیارێکی بەرزانیەویتە بەدڵی خۆ بەسەر جادەیەیت و ئەڕۆی خۆتێکیشی بە خەڵکا و سەر لە خەڵک تێکەی هەمووی وازانی خەتای منە باشە بۆ ئەمە ماڵەوەتان ئاگادار کرد بێگومان لەو دقەیە لە ترسی ئەوە کە خەڵک بێن و هەمووی بکەن بە خەتای من بە کابراکەم وتم بڕۆ باشە ڕاستەکەی خەتای منە بەس بڕۆ لە ترسا بەڵام کە هاتمە بۆ ماڵەوە بۆ دایک و باوکم باس کرد و دایک و باوکم ئەیانزانی کە من چەند شۆفێرێکم باشە ئەیانزانی کە ئەو لێدانەی ئەوە نییە کە من خەتا لە منەوە بێ و من خۆم کێشا بێ بە کەسێکی ترا یەکسیچیان نەوت پێیان ناخۆشە کە ئینسانی وا هەیە تەبعاً بەڵام
چاکمان کردەوە یعنی ئێستا سیارەکەم لای فیتەرە من باوکم هێنامی بۆ ئێرە یعنی تا ئەم دقیقەش چاک نەبووەتەوە ئەمە من باجی چی ئێم باجی ئەوەیەم کە من ئافرەتم بە شوەیەکە ئەمە چ لە سەردانی ڕەفیقێکم هاتوومەتەوە کەسێک خۆی پیا کێشام کە نازانم ئەسڵان چیەتی بۆچی چی لە من ئەوێ بۆچی خۆی پیا کێشام هێشتا ئەویش خۆی تووڕە ئەکرد و هەزار قسەی ناخۆشی پێوتم و خەڵکیش بەو شێوەیە سێری منیانە کرد ئەمانە زۆر ناخۆشن بەجددی کە بەسەر ئێمەیەت بەڵێ طبعا تۆ وەکو کچێک بەم شێوازە کە خۆتەڵی سایقێکی لێ هاتووم ئیش و کاری خۆم دابینەکەم بە سیارەکەم و لە مودووە ئیشت لەسەر پرۆگرام و بەرنامی خۆش ئەەکەیت کە بۆ دابنین یاخود خۆت دای ئەنیت ئەمەش زۆر باشە ئەمێکێکە لە خاڵە زۆر باشەکان کە بە ئیشی لەسەر بکەیت بەڵام لەگەڵەوەشا من هەر زۆر جەخت لەسەرەوەکەم کە هەر شتێک ڕوبەڕوو تەبێتەوە لە دەرەوە با ماڵۆتان ئاگادار بن لی ینی زۆر بە ڕازگۆیانە چ شتێک لە دەرەوە ڕوبەڕوو تەبێتەوە ماڵەوەتانی لێ ئاگادارکە بەڵام ئەوەی تریان کە کێشەیەکە و کۆمەڵگاکە بۆ نمونە جاری وا هەیە کچان گیریان خواردەوە بەدەستیەوە ئەویشەوەیە کە کوڕێگێتە سەرجادە زۆر بە نامەسئولانە و بێبەرپرسیارەتیانە گێچەڵ بە کچێکەکە کە سیاری پێەیە کە بەلای ئەڕوا قسەی پێ ئەڵێ خۆی لێ ئەیە بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناخۆشە کە ئەمە ئەبێ بە هەمومانەوە ئیش لەسەر و هۆشیاریە بکەینەوە ئەگەر کچێک سیارێکی پێبێت چ مشکیلەیە با ئیشەکانی خۆی پێ بکە با دەوامی خۆی پێ بکە با بێت و بچێت یعنی چ مشکلەیە ئەمە بۆ کڕ و کوڕان کردوانە بە مشکلی خۆیان یا پیاەکەی کا بە مشکلی خۆی لێ ئەیە قسەی پێ ئەڵێ گاڵتەی پێ ئەکا یعنی بەڕاستی ئەمە بێ لەم جۆرە شێوازە بیرکردنەوەی تر دەرچین کە ئیتر ئەمە دنیاەوە نییە کە تۆ بڵێ ئیتر کچێک شۆفێر بووی ترە بێ دەوروبەرەکەی بێن و گێچەڵی پێ بکەن و قسەی پێ بڵێن و شتی نەشایی پێ بڵێن و بەلای بڕۆن و هۆڕێن لێن و ینی بەڕاستی من ناموسەقەفی و ناڕۆشنبیری و کەسانە دەرەخە کە بەم شێوازە بیرەکەنەوە ینی بەداخەوە گەر کەسێک ئاستی ڕۆشنبیری بەرز بێ هیچ کات ئەم شتانە ناکات جوال بەرەو شتانە ڕوبەڕووی زۆرێک ئەبێتەوە بەڵام ئەوەی کە کەسێک جیاواز دەرەخا لەگەڵ کەسێکی ترا ئەویشەوەی شێوازی ڕوبەڕووبوونەوەیەتی بۆ ئەو کێشانەی کە ڕوبەڕوویە بێتەوە ینی من هەموو جارێکە مەڵم هەمومان ڕوبەڕووی کێشە ئەبینەوە بەڵام چی شتێک جیاوازێکە دەرەخە ئەوەی کە هەریەکە لێمە چۆن ڕوبەڕووی ئەو کێشەیە بێتەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کێشەیە کە ئەمە جیاوازێکە دەرەخە جا لەبەرەوە تۆ بە متمانەوە مامەڵە بکە تۆ کاتێکاڵی سیارەکە لی یاوم خەتای منیشی تیانە بووە با خەڵ قسە بکە زۆر بە متمانەوەڵی خەتای من نییە تۆ کاتێکە ئەو ئیزنەیەیت ئەڵی با بڕوا قەیناکە خۆم ئەچمە ژێرباری بەس بۆی حیام نەچێ ئەمە شتێکی باش نییە تۆ خەتای تۆی نەبووە مادەم خەتای تۆی نێ دەیەڵا فەرموو با دایرەی ملور بێ با سێری کامێراکان بکەن بزان خەتای کیە ئەبێ بۆ پەڕی متمانەوە وا بڵی چوە گەر بەڕاستی هەموو جارێک کچ وا بکە ئەو کاتە کوڕان فێرە بن لێشێن و ئەژڕۆن و ئەڵەن خۆ کچەکە هیچ قسە ناکە جا لەبەرەوە ئەبێت بڵێیت ڕاستیەکان بڵێیت نەترسی لە وتنی ڕاستیەکان با خەڵکیش کۆبوو بێتەوە زۆر ئاسایی بێبەلاتەوە بەڵام گرنگەوەی ڕاستیەکان دەرکەوێ خەتای کێ بە مادەم ئەو بە تیژڕەوی هاتووە و خەتاکەش لەوایە بە بڵین بچێتە ژێرباری با بچێتە ژێرباری چاکردنی سیارەکە با بێ بەوانەیەکیش بۆ بێت بۆی چکە گەر ئێگەر تۆ کە پێ دوتووە بڕۆ نابێ بەوانەیەک بووی لانێت چەند جار ئەمە دووبارە کاتەوە بەڵام ئەگەر تۆ پێت چاک کردایەتەوە خەتاکە خەتای ئەو بووە لە دایری مرویشا دەرکەوتایکە خەتای ئەوە لە کامێرە چاودێرەکانە سێریان کردایکە خەتای ئەو کاتە ناچارە بوو سیارەکەی تۆش چاکە و ناچاریشە بوو داوای لێبوردن بکە و جارێکی تریش ئەمەی دووبارە ناکردەوە لەگەڵ هیچ کەسێکی ترا دووبارەی ناکردەوە جا لەبەرەوە هیوادارم ینی مادەم متمانەت بەخۆتە مادەم ماڵۆتان ئەوە متمانیان بە تۆ هەیە تۆش لەسەر ڕاستیەکان سوور بە لەسەر ڕاستیەکان بمێنەرەوە ینی مێڵە هیچ کەس تەجاوزی ئەمە بکە چکە دواتر بەسەر خۆتە ئاشکێتەوە چکە من جارێک وا بوو 2 جارەوە بوو 3 جارەوە بوو دوایڵەن خەتای خۆتە دوای ئەوت پێڵن بۆی نەڵن خەتای خۆتە هەموو جارە ڕاستیەکان بە ئاشکرا بێت کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە